لا باوەشی خێزانێکی هەژار چاوی کردوتەوە و خوێندنی تا پۆلی سێمی ناوەندی بووە. نازناوی بنەماڵەکەی شێخانیە و لە ساڵی 1922 لە شاری کۆیا چاوی بە ژیان هەڵێناوە. هونەرمەند تایر تۆفیق لە ناوەڕاستی سیەکانی سەدەی 20دا کاتێک لە پۆلی پێنجەمی سەرەتایی بووە. سرودی لە قوتابخانەکان داوتووە و مامۆستاکانی هانیان داوا تا سرود و گۆرانی بڵێت. ئەوەش بووە تا دەستپێکێک بۆ کارە هونەریەکانی. وەک سەرجەم هونەرمەندەکانی سەردەمی خۆی کاریگەر بووە بە دەنگی هونەرمەندانی وەکو سێوە و مەلا ئەسعەد و ئەحمەدی حەمەمەلا. بەڵام دواتر ڕێبازێکی تایبەتی بەخۆی هەڵبژاردووە و دەبێتە هونەرمەندێکی ناودار لە کوردستان و ناوچەکەدا. تایر تۆفیق لە ساڵی 1945 بووەتە سەردەستەی مەقامبێژانی سەر شانۆی ئاهەنگەکانی نەورۆزی کورد و گەلێک گۆرانی نیشتیمانی و نەتەوەیی بە دەنگە خۆشەکەی چڕیوە و گوێگرانی سەرسام کردووە. تایر تۆفیق باشترین دەقی شاعیرە مەزنەکانی کوردی هەڵبژاردووە بۆ مەقام و گۆرانیەکانی. چەندین هۆنراوەی ناسکی هەژار و هێمن و گۆران و مەدهۆش و دڵدار و دڵزار و چەندانی دیکەی لە گۆرانی و مەقامەکانیدا بەکارهێناوە. بولبول عزیزم ئاهوزاری پێوەیە هەلهەلای عەر لە عەشقا دەردکاری پێوەیە نەرگس و شەهلا دەلەرزن ئەیشوەکاری پێوەیە دولبەرە ئەمڕۆ نەسیم بۆنی بەهاری پێوەیە گوڵ شکۆفە کردووە غونچەی بەهاری پێوەیە. هونەرمەند تایر تۆفیق خاوەن هەڵوێستی نیشتیمانی بووە. لە هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکدا گۆرانی بۆ کاربەدەستانی میری نەگوتووە و هەموو گۆرانیەکانی بۆ کورد و شادکردنی دڵی هونەردۆستان چڕیوە. لە ماوەی ژیانیدا 6 نامیلکە و پەرتووکی بەو دەقە شعریانەی با گۆرانی گوتوویەتی بە چاپی گەیاندووە. بەناوبانگترینیان گوڵی سربەستیە کە بە پێشەکی کەریم شارەزا لە ساڵی 1983 بە چاپ گەیاندراوە. هونەرمەند تایر تۆفیق لە 20 دەی 1970 لە تەمەنی 65 ساڵیدا ماڵ ئاوایی لە کوردستان و هونەردۆستان کرد و لە شاری کۆیا بە خاکی نیشتیمان سپێردرا. ساقی و مطریب عزیزم وا لە نێو باغی گوڵان بەم گوڵستان ئەڵێن بۆی زولفیاری پێوەیە